ئەو ڕۆحانەی خۆیان بۆ ڕێگەی خوا تەرخان کردووە. خۆتەرخانکردن بۆ باسکردنی خوا داخوازی مەسهەریەتی بەدیهاتنە لە شێوەی ئەحسەنت تەقویمدا و ئەوانەش کە ئەنجامی دەدەن پایەیەکی زۆر بڵندیان دەست دەکەوێت. ئەوانەی بە هەموو ئامرازێکی ئاشکرا و پەنهان هەوڵی باسکردنی ئەو دەدەن و بەردەوام بەلە قاژەیانە بۆ ئەوەی دەرگای دڵان بەڕووی خوا و ئەو حەزرەتی ڕۆحت سەیدل ئەنامەدا بکەنەوە کە خەڵکی بەخوا دەگەیەنێت بە خۆیان بزانن یان نا بێگومان لەلایەن دانیشتوانی ئاسمانەکانەوە چەپڵە ڕێزان دەکرێن. جا چۆن وانە بێت لە کاتێکدا ڕێبوارانی ئەم ڕێیە بە هەر کەسێک بگەن خۆشەویستی ئەو کەسە بڵاو دەکەنەوە کە خۆیان خۆشیان دەوێت، بەهێزترین بەڵگەشیان زمانی حاڵیانە. بە هەر ناوچەیەک بگەن خۆشەویستی ئەو بڵاو دەکەنەوە. لە سایەی ئەمەشدا پەردە پەردە بە خۆشویستنی خوایش دەگەن. فەرمودەی خوا لای بەندەکانی خۆشەویست بکەن تا ئەویش خۆشی بوێنیان کردووە بە ویردی زمانیان و بەدەم وتنی سوحبەتی جانانەوە بەرەو دووردەسترین شوێن دەچن کە خۆرتیایدا هەڵدێت و ئاوا دەبێت. ئەمەش وەڵامدانەوەیەکی ئیلاهی وەها فراوانە لە بەرامبەر ڕوتێکردنی ئەوان کە لە شێوەی دڵۆپەدایە. ڕستەی بە ئەندازەی جیهانەکان لە وەسفکردنیدا هیچ نییە. لە پێشەوەی ئەو ڕێو ئامرازانەی کە بە بڵاوکردنەوەی خۆشەویستی خوا دەگەن بریتیە لە چوونە ژێروەسایەتی حەزرەتی محەممەدەوە. کەسێک ئەو بناسێت و قبوڵی بکات و داخڵی ژینگەی معناوی ئەو ببێت بە ئەندازەی ئەوەی چەندێک پەیامە نورەفشانەکانی سیفەتی کەلامی لە ژیانیدا جێ کردوێتەوە لەو کوێریە ڕزگاری دەبێت کە سەرڕای هەبوونی چاو دروست دەبێت، دەست دەکات بە بینینی هەموو شتێک بە دووربینی بەسیرەت. کاتێک لەلایەک مشاهدەی ئاەتەکانی ناو مزگەوتی گردون دەکات لەلایەکی دیکەوە بە گوێیەکانی کە کراون بەڕووی مەسموعاتدا لە پەرزگای مەزنی شتان و ڕووداوەکاندا فەرمانە تەکوینیەکانی قورئانی موعجیز البەیان دووپات دەکاتەوە. وەک شاعیر دەڵێن ئیلاهی تۆ هەیت، تۆ هەر هەیت، لە دڵمە لە ڕوحمە هەر تۆ هەیت دەڵێن. لە ئیمانەوە بۆ معریفەت و لە معریفەتەوە بۆ خۆشویستن و لەمەوە بۆ عاشق و لە عاشقیشەوە بۆ شەوقی دیداری خوا بەرز دەبنەوە. دەست دەکەن بە وتنی نەغمەی ئەو وێنە و دەنگەی کە پەرەگراف ڕستە و وشەکانی گردون و ڕووداوەکان دەیان کێشن. ئیدی بەدەم وتنی هووەوە ناوی ئەو دەڵێنەوە. شاعیرێک چەند جوان ئەمەی دەربڕیوە. کتێبێکی گەورەیە سەران سەرکائینات، دەست بۆ کامپیت ببەیت ماناکەی ئەڵڵا دەکات. بیستنی ئەم دەنگە خوێندنەوەی ئەم نامەیەک لە دوای یەکانە و تێگەیشتن لە مانە بەرین و فراوانەکانی پێویستی بە چاوێکی بینەر، گوێیەکی بیسەر، لۆجیکێکی هەڵسەنگێنەر، فزولیەتێکی فراوان، محاکەمە و ئیدراکێک هەیە کە بە عاشقی زانست باڵی گرتە بێت. ئەو چاولێکەرانەی کە لە قەفەسی لاساییدا گیریان خواردووە و نەیانتوانیوە پەرژینەکانی شکڵ پەرستی تێپەڕێنن، زۆر زەحمەتە ئەم دەنگ و نەغمانە ببیستن و هەڵیان بسەنجێن و لە ناوخۆیاندا بیتوێننەوە. تەنانەت مەحاڵیشە کاتێک کەستێکی فراوانی لەم جۆرەی ئیمان لە گشت خانە دەمارەکانی مێشک و لە قوڵایی دڵەکاندا بوونی نەبێت، لە ئەناتۆمی معنەویشدا تیشتی معریفەتیش بوونی نابێت، لە دڵ و ڕۆحێکیشدا کە نور و تیشتی معریفەت نەبێت خۆشەویستیش نابێت. چ جای بگات بە هەبوونی سروەی عەشق و شەوق بۆ دیداری خوا. هەرچی ئەوانەی شەکە خۆیان بۆ ناساندن و خۆشەویستکردنی ئەو تەرخان کردووە و چوونەتە بەرگە هەوای خۆشەویستکردنی ئەو خۆشویستران لەلایەن ئەوەوە و تاجی هاودەمی ئەویان لەسەر ژیانی خۆیان ناوە و بەیانی و ئێوارە ناوی ئەو دەهێنن بێ ئەوەی تووشی هەڵە ببن لە ئوسلوبدا. ئەوان هەمیشە لە ماراسۆنی کاری چاکەدان، بەدەم وتنی ئیخلاس و بیرکردنەوە لێی چاو لە ئەو دیوی ئاسۆکان دەبڕن، بێ ئەوەی لە هەورازە سەختەکان، ئاوە قوڵەکان، دەریای خوێن و زوخاوەکان بتوانن بەریان پێبگرن، بێ ئەوەی چاوەڕێی هیچ پاداشتێکی دنیایی و ئاخیرەتی بکەن، بەرەو ویساڵی خوایی دەڕۆن. ئەوانەی بە ئاسۆیەکی لەم شێوەیە گەیشتون بەداخەوە تەماشای حاڵی کەسانێک دەکەن کە باق و بریق و ئارایشتی ڕووکەشی دنیا خەڵەتاندونی. لەو شتانە هەڵنانوتن کە نادانەکان تێیدا کەوتون، هەڵمەد لە دوای هەڵمەد دەبن و خۆشەویستی هەر شتێکی تایبەت بە ماسیوا لە دڵیاندا ڕیشە چێش دەکەن.
ئەوان دەڵێن چووینە سەر ڕێی خۆشەویستی، شێتین ئێمە، پێویستمان بە شەرەف و کەرامەت نییە. سەید نیگاری هەمیشە ناوی خوا دەبن. ئەفسوناویترین گوزارشتەکان ئەگەر باسی ئەو نەکات بە زیادەی دەزانن و ڕوو لە سوحبەتی جانان دەکەن و دەکەونە تەماشاکردنی ئاسۆی ڕوح و سیڕی خۆیان. هەرچەندە ئەوان هەموو ئەم هەست و بیر و مەسەریەتانە لەسەر ئاستی هۆکاریەتی وابەستە بە ئیرادە جوزئیەکانەوە دەیبینن، بەڵام لە حەقیقەتی حاڵدا هەموو شتێک بۆ ڕووتێکردن و مەشیئەتی تایبەتی خوا دەگەڕێنەوە و هەرگیز ناهێڵن تۆز دەسەر ئەو تێڕوانینەیان بۆ تەوحید بنیشێت کە لە پێناویشدا چەندین جار دەمرن و دەژیانەوە. بەڕای ئەوان چوارچێوەی ئیرادە هەتا بڵێیت تەسکە، عەزم و هەوڵ هۆکارێکی تەواوەتی نییە. جسمانیەت و حەیوانیەت کۆسپی زۆر گەورەی بەردەم ڕێگای بوون بە مرۆڤی ڕاستەقینەن. لە هەمبەر هەموو ئەمانە گەڕانەوەی مەسەریەتەکان بە جۆرێک لە شیرچی پەنهان دەبینن و لە بەرامبەر هەموو برنەوە و سەرکەوتنێکدا دەڵێن ئەم منە شایستەی من نییە، ئەم هەموو لوتف و ئیحسانەم بۆ دەرحەق دەکرێت. هەموو شتێک دەدەنە پاڵ فراوانی ڕەحمەتی خوایی، بەرینی فەزلەکانی و ڕووتێکردنی تایبەتی ئەو. لە بنەڕەتدا ئەم کاروانە قودسیەی کە هەمیشە بەرەو ڕووی ئەو دەڕۆن، هەر لە سەرەتاوە سەرجەم دەرچەکانی جیهانی ناوەوەیان لە بەرامبەر ئەغیارەوە داخست بوو، هاوڕێ لەگەڵ هەڵمژینی هاودەمیدا کەوتبوونە ڕێ. بە درێژایی ڕێژ هەردەم یادی ئەویان کردەوە و بەدەم وتنی هوەوە هەستان و دانیشتن. نەیانویست لە دنیای هەست و دڵیاندا گۆرانی تایبەت بە ئەغیار ببیستن. بەڵگەی حەڵاڵی هەر گفتارێک ئەوە بوو کە ڕەمزی ئەوی پێوە بێت. دەبوو قافیەی هەموو گوزارشتێک ئەو بێت. بەم لۆجیکە دەستیان بەوتن کرد و هەر بەم جۆرەش خاڵی کۆتاییان دانا. تەنانەت ئەو گفتارانەی کە دەربارەی ئەو نەبوون بە زیادەگۆییان ئەژمار دەکرد. ڕاوێژ و قسە و باسی ناوخۆیان بە سوحبەتی جانان دەڕازاندەوە و هەمیشە دەیانوت خۆزگە خۆشی دەویست دیاری من گشت جیهان، خۆزگە قسەمان هەمیشە سوحبەتی جانان بە. بەوتنی یا بڵێ لەیلا یان ببە خامۆش، ئەگەر دەیکەیتەوە بۆ ئەمە بیکەوە باوەش. دەرگایان بە تەواوەتی بەسەر ئەغیاردا داخست. بێگومان لە هەموو سەردەمێکیشدا لە بەرامبەر ئەمانەوە کۆمەڵێک مەفکوور زەدا، خۆپەرست، دنیاپەرست، نەخۆشی سەڵتەنەت، ڕاستتر بڵین مرۆڤی شێوە ڕۆحڕەش و بێڕەش هەبوون کە ناویان دەزڕاندن و تۆمەتیان بۆ هەڵدەبەستن. بە بەکارهێنانی شێوازی جۆراوجۆری ستەمکاری و خۆسەپێنی هەوڵی نەناوبردنیاندان. بێگومان ئەوە خۆیان بوون کە لە ناوچوون. جەنجیان لە دژی ئەو نورەی کە خوا بەخشی بووی و ئەو ڕووناچەی کە ئەوان نوێنەرایەتیان دەکرد ڕاگەیاند، درۆیان کرد، تەزویر و بوختانیان کرد و هەمیشە تێکۆشان خەڵکی لەم ڕێیە لادەن کە بەرەو ڕووناچی دەڕوات. بەڵام بەو ڕەزاڵەتەی نواندنیان خۆیان سووک و ڕیسوا بوون، چونکە ڕێبوارانی محیبەت و مروەت لە ڕێگەی پێغەمبەراندا دەڕۆیشتن و لە ژێر پارێزرانی خوادا بوون. ئەوەی کە خوا لە زەمینی خزمەتدا وەشاندبووی و سەوزی کردبوو کەس توانای لە ناوبردنی نەبوو و ئەو چرایی خوا هەڵی کردبوو کەس نەی دەتوانی بیکوژێنێتەوە، چونکە لە پشتەوەی ئەو مەشخەڵەوە ڕەحمەتی ڕەحمان، ئیرادەی سوبحان و تەقدیری مەننان هەبوو. چەند جوان دەڵێت زیا پاشا، تەقدیری خوا بەهێزی بازوو ناگەڕێتەوە، شەمعێک مەولا هەڵی کات بەفوو ناکوژێتەوە. لەمڕۆوە دەتوانرێت بوترێت لە ڕاستیدا موفسیدان بە شوێن ئیبنی سەلولچیەتیەوە بوون، بەڵام هەوڵ و تەقەلایان بێهودە بوو، چونکە عینایەتی خوا پشتیوانی ڕێبوارانی ڕێگەی حەق بوو. ڕێتان ڕۆشن و کراوە بێت ئەی پاڵەوانانی خزمەت و ئەهلی قورئان.